بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. مامۆستایانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەی دووەم لە پەرتووکی الأربعون النووية. داواکەین لە خوای پەروەردگار یارمەتیمان بدات بۆ ئەوەی زیاتر و باشتر تێبگەین لە فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و یارمەتیمان بدات بۆ ئەوەی کاری پێ بکەین. هەر وەکو لە سەرەتای خولەکەوە یان لە سەرەتای وانەکانەوە باسی ئەومان کرد کە ئێمە بتوانین بە جوانترین شێوە لە فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تێبگەین، پاشان ئیشی پێ بکەین. هەروەها بۆ ئاەتەکانیش، ئەو ئاەتانی کەوە گوێبیستی دەبین دەیخوێنینەوە لەبەری دەکەین، بە جوانی لێی تێبگەین، تەدەبوری بکەین، دیڕاسەتی بکەین، پاشان لە ڕۆژانەی خۆمانە جێبەجێ بکەین. ماوەسانی ئازیز، ئەمڕۆ وانەی دووەمە لە پەرتووکی الأربعین النەوویە. دیارە دەچینە خزمەت فەرمودەی دووەم. فەرمودەی یەکەم لەسەر ئیخلاس بوو، لەسەر نیەت بوو. کێ دەتوانێت مەتنەکەمان بۆ بڵێت؟ لەبەر فەرموو. أمير المؤمنين أبي حفص عمر بن الخطاب رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى، فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله، ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. رواه البخاري ومسلم. بارك الله فيك ونفع الله بك الإسلام والمسلمين. دەسەکانت خۆش بێ. ئەوە گەر هەتا کۆتایی خولەکە ئەو حەدیسانەی کە لەو پەرتووکات و هەمووی هەر کەسێک لەبەریکە ئینشاءڵڵا دیارێکی بە نرخی پێشکەش دەکەین ئینشاءڵڵا. مامۆستایانی خۆشەویست، ئەو حەدیسەی کە خوێنرایەوە، حەدیسی یەکەم وتمان ئەساسە کە ئەسڵێکە لە ئەسڵەکانی ئەم دینە و پەیوەندی بە خودی عیبادەتەوەیە. ئینسان بتوانێت لە هەر کارێکە، لە هەر ئیشێکە نیەتی خۆی ساف بکاتەوە، نیەتی خۆی یەکلا بکاتەوە، بە تایبەت بۆ عیبادەتەکان کە نیەتەکە ئەبێ بۆ ئەڵڵا بێ سوبحانەوە وتەعالا، چونکە ئەو نیەتە ئەجر و پاداشتی لەسەرە، ئەو نیەتە ئەجر و پاداشتی لەسەرە. فەرمودەی دووەم فەرمودەیەکی زۆر گەورەیە. فەرمودەیەکە لە ڕێگەی پرسیار و وەڵامەوە خودی دینەکەمان فێر دەکات. فەرمودەیەکە ئەوەی کە پرسیار دەکات کێیە؟ جبرائیلە عەلەیهی السەلام، یەکێکە لە فریشتە نزیکەکانی ئەڵڵا سوبحانەوە وتەعالا، و ئەو دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بەو شێوازەی کەوا لە فەرمودەکە هاتووە. لە ڕێگەی پرسیارەوە ئەیەوێت ئەو مەعلومات و زانیاریە بگەێنێ بەکێ؟ بەو دەور و پشتەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. کێش وەڵام دەداتەوە؟ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عەلەیهی وسەلەم. واتە ئەم فەرمودەیە فەرمودەیەکی گەورەیە، فەرمودەیەکی زۆر گەورەیە، شەئنێکی گەورەی هەیە، هەموو ئەبوابەکانی دین لەخۆ دەگرێت بە ئوسلوبێکی زۆر جوان، بە ئوسلوبێکی ڕوون ئاسان، و پێشی دەوترێت فەرمودەی جبریل. فەرمودەی جبریل بۆ لەبەر ئەوەی ئەم فەرمودەیە لە ڕێگەی جبریلەوە گەشتووەتە ئێمە و باسی چوار بابەتی زۆر گرنگ دەکات کە ئوسوڵی دینن. یەکەمیان باسی ئیسلام دەکات، دووەمیان باسی ئیمان دەکات، سێمیان باسی ئیحسان دەکات، چوارەمیشیان باسی ساعەت و ڕۆژی قیامەت دەکات. بزانین
بابچینە خزمەت فەرموودەکە کە کێی گێڕێتەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت عن عمر أيضا رضي الله عنه قال بينما نحن جلوس عند رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم إذ طلع علينا رجل شديد بياض الثياب شديد سواد الشعر لا يرى عليه أثر السفر ولا يعرفه منا أحد حتى جلس إلى النبي صلى الله عليه وسلم فأسند ركبتيه إلى ركبتيه ووضع كفيه على فخذيه وقال يا محمد أخبرني عن الإسلام فقال رسول الله صلى الله عليه وسلم الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا قال صدقت فعجبنا لو يسأله ويصدقه قال فأخبرني عن الإيمان قال أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره قال صدقت قال فأخبرني عن الإحسان قال أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك قال فأخبرني عن الساعة قال ما المسؤول عنها بأعلم من السائل قال فأخبرني عن أماراتها قال أن تلد الأمة ربتها وأن ترى الحفاة العراة العالى رعاء الشاء يتطاولون في البنيان ثم انطلق فلبثنا مليا ثم قال يا عمر أتدري من السائل قلت الله ورسوله أعلم قال فإنه جبريل أتاكم يعلمكم دينكم رواه مسلم أمتني فرمودكيا إمام النووي رحمة خوالي بي دفرمي واعلم أن هذا الحديث يجمع أنواعا من العلوم والمعارف والآداب واللطائف بل هو أصل الإسلام علومێکی زۆری تایە زانیاریەکی زۆری تایە ئادابی تایە لەطائیفی تایە و یەکێکە لە فەرموودەکانی ئەوەی کە ئەسڵی ئیسلامە ابن دقيق عيد رحمەتی خوای لێ بێ دەفەرمێ فهو كالأم للسنة كما سميت الفاتحة أم القرآن لما تضمنته من جمعها معاني القرآن ليرج لبرويك أوهم زانياريتيايا أوهم علميتيايا أمور دينيتيايا بيدوتريتشي أم السنة وابن الرجبيش لجامع علوم وحكام دفرمية وهو حديث عظيم يشتمل على شرح الدين كله ولهذا قال النبي صلى الله عليه وسلم في آخره فإنه جبريل أتاكم يعلمكم دينكم أتينا خزمة شرح كردني أم فرمودية قوله بينما نحن جلوس أماش أود جينك بيغمر عليه الصلاة والسلام لقل صحابة كان رضا ورحمة إخوان لبي دادا نشتن بيكوا بو مدارسة علم بيه بو شؤوني أو دولة بيكوا دروستيان كردوا بينما يعني بين يعني ولكن زيدت ما فيها والأصل بين نحن وكتشمبري إيما كاتك دانش تبوين فما زيدت للتوكيد بو توكيداتها جلوس دانشتينا ليرة شي داريت ذات يومكش ناديارة ذات يوم ڕۆژێک لە ڕۆژەکان بە نەکیراتوە یەوم بە نەکیراتوە ذاتش هەندێک جار چییە وەکو صاحبە دێت یعنی لەگەڵیان دەڵێ مثل ذات النطاقين خاوەن نطاقين کە بە ئەسمای کچی ئەبوو بەکر دەوترا ذات يوم وتارة تكون اسما موصولا كما في لغة طي وهم قوم من العرب يستعملون ذات بمعنى التي
بمعنى التي. إمام مالك رحمة إخوالي دفرمي وكالتي أيضا لديهم ذاتا. لم روجا كي ديت میوانێک دێت میوانێک پیاوێکم نازانم کێ ئەم پیاوە معروف نییە لەلایەن دەردەکەوێت ئەم پیاوە إذ طلع علينا رجل هیچ ئاثار و شوێنەوارێکی سەفەری پیۆ دیار نییە میوانێکی پاک و پوختە شەدید و بەیاضی ثیاب يعني ما جلوبرجي لبرا شديد سواد الشعر يعني اما دلالته لسر شي ام پیاوێکی پیریش نییە پیاوێکی قژی ڕەشە پیاوێک نییە بڵێ هەموو قژەکەی سپی بێت نا ولا يعرف منا أحد لا يرى عليه أثر السفر ماندووبوونی پیوە دیار نییە ئەو نییە لە سەفەرێکەوە هاتە بێت عادەتەن ئەوەی کە مسافرە مامۆسایان کە دەڕات بۆ سەفەر دەکا یان دێتەوە سێرەکەی حاڵی یعنی بە شێوازێکە دیارە ئەسەری سەفەری پیوە دیارە ماندووە جلوبەرگەکەی بڵێن هەندێک ینی گۆڕانکاری بەسەرهاتووە دەم و چاوی قژەکەی هەندێک جاریش ینی هەیە ماشاءڵڵا ئەتەکێتی زۆر بەقووەتە کە کاتێک دەڕێتەوە بۆ ماڵەوە پێشەوە ینی خۆی تەرتیبات دەکات جوان دەکات جلوبەرگی ئەوە دەکات قژی ڕێکوپێک دەکات بەڵام ئەم پیاوە بەو شێوازە هاتە خزمەت ئەم مەجموعە پیرۆزە ئەم دانیشتنە مبارەکەکەوە لە خزمەت پێغەمبەرن صلی الله عليه وسلم اینجا ئەم کەسش ئەوە نییە ینی خۆ مەدینە خۆ گەورە نەبووە ئەوەندە گەورە بێ بڵێ خەڵکەکە نەناسیتەوە نە خەڵکەکە یەکتریان دەناسی جا زۆر بەشیان لە دەهاتن لە ئیش و کارە و لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆ دەبوونەوە یەکتریان دەبینی بەڵام ئەم کابرا ینی معروف نەبوو کەس نەیدەناسی هاتووە لە ناکاوە خۆی کردۆتە ژوورە و ئینجا سیر شێوازی دانیشتنەکەشی بکە یعنی ئەمە دیارە ئەمە شەئنێکی هەیە خۆی بۆ جێی سەرسوڕمانی مەجلیسەکە اینجا بزانن دوایی بەچی مخاطبەی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام وقال یا محەممەد نەیوت یا رەسوول الله چونکە بیوتە یا رەسوول الله وەک چۆن بڵێیتر ئەمە شتێکی ئەم کابرا دیارە زۆر نزیکە هاتووە بزانە يا محمد ولم يقل يا رسول الله ليوهم أنه أعرابي وەک چۆن بڵێ کابراایەکی دەشتەکیە کابراایەکە ڕێبوارێکەوە هاتووە چونکە دایمەن عرابەکان بەو شێوازە مخاطبەی پێغەمبەریان ئەکرد عەلەیهی سەڵات وسەلام یا محەممەد یا محەممەد ئەم ماوانی کە لە ناوی مەدینە بوون لە شاری مەدینە بوون بە رەسوول الله یا رەسوول الله ئەوەیان دەکرد دێنە سەر مامۆسایان پرسیاری یەکەم لەسەر چییە لەسەر ئیسلامە ئەخبرنی عن الئیسلام ئیسلام چییە بزان ئەم وەڵامەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیداتەوە خۆی صاحبی شەئنە وەڵامەکە لێیۆ دەردەچێت فقال الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله أما يكمشت توحيدا التوحيد أولا شهادة إنساني كوا كافر بيه باور بيه تناو إسلام وبتشي ديت بشهاتمان أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله واتا إقرار بكي دان بو بني كوا بلسانت وبدلت كالله سبحانه وتعالى لا إله إلا الله ومحمد رسول الله آية تنهى بزمان كافية بس شهادة ما بيني يعني أبي إقراري ضل شيء لقلها أبي عمل يجبيت أبي عمل يجبيه يعني نطق بلسان به إن جاء تصديق يجبيه وعمل يجبه أركان كان يجبيت بأركان كاد أقد بين سر برقية كما وصاين لا إله إلا الله هر لم وشيا
وەک چۆن بڵێ وشەیەکە مانای زۆر زۆرە. دەڵێ سەحابەکان لەم وشەیە تێگەشتە بوون، خۆڕاگر بوون، سابر بوون لە پێناوی ئەو وشەی کەوا چەسپا بوو لە دڵیانە، ئامادە بوون بە گیان، بە ماڵ، بە ڕۆح لە پێناو ئەو لا ئیلاهە ئیلەڵڵا خۆیان گیانی خۆیان بەختکەن، تێگەشت بوون لێ. بە مقابلی ئەوانیش کافرەکانی قوڕایش تێگەشت بوون لە لا ئیلاهە ئیلەڵڵا، بەڵام ئەوان چیان کرد؟ مقاومەیان کرد، معارەضەیان کرد، وەریان نەگرت، بگرە ئیعلانی شەڕشیان کرد دەربارەی ئەو کەسانی کەوا بە حەقەت دەڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا، هەر لە خودی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەتا سەحابەکانیش لە سەردەمی مەککە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە کافرەکانی دەفەرموو بەس بڵێن لا ئیلاهە ئیلەڵڵا، قولوا لا إله إلا الله تفلحوا، لەگەڵ ئەوان نەیان دەوت، دەیانزانی معنای چییە. هەر بزانە بڕگەیەکی یعنی لا ئیلاهە ئیلا الله، ئەمە بڕگەی یەکەمی، دووەمیش محەممەد ڕەسوڵ الله نەیان دەوت، ئەتلافیان پێ ناکرد. وەکو الله سبحانه وتعالى دەیانزانی الله هەیە، هەر پرسیارشیان لێ بکرایە ئەم شتانە بۆچیەکەن لیقەڕیبونا إلى الله زولفا، ئەوان دەوت، بەڵام معنە حەقیقەکەی لا ئیلاهە إلا الله کە ئەزانێت کەوا هیچ دەسەڵاتێک نامێنێتەوە، هیچ ئەڵڵایەک نییە بە حەق شایەنی عیبادەت بێ ئیلا الله سبحانه وتعالى، هیچ خوایەک نییە، هیچ خوایەک نییە شایەنی عیبادەت بێ ئیلا ئەڵڵا نەبێ، ئەوان نەدەکرد. لا إله إلا الله بأداة لا كنفي، نفي الجنس، لا إله. و چونکە إله زۆر زۆرە مامۆستا، إله زۆر زۆرە، حتى هەندێک جار نفسیش خوا پەنا بدە هەوا و نفسش دەبێتە چی؟ إله. أرأيت من اتخذ إلهه هواه. ئەگەر تەماشا بکەین بڕگەی دووەمیشی محەممەد ڕەسوڵ الله، اینجا بۆیە لێرە لە لا ئیلاهە ئیلا اللهەکە مەحذوفێکەیە، ئەوە مەسەلەی وشەی حەقە، لا معبود بحق إلا الله، إلا الله محمد رسول الله. معناي محمد رسول الله چیە؟ أن تشهد أن محمدا رسول الله ولم يقل إني رسول الله، مع أن السياق يقتضيه لأنه چیە؟ يخاطبه جبريل مخاطبي پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام، بەڵام لەگەڵ ئەو شاوتی وأن محمدا رسول الله. طبعا نسبی پێغەمبەر عليه الصلاة والسلام دیارە، ڕسوولیش بە معنای چییە؟ کە نێنراوە، مرسەلە، ئەوەیە کەوا خوای پەروەردگار وەحی بۆ دابەزاندووە بە شەرعێک و هەروەهاش بیگەێنێت، و هەروەها بیگەێنێ و ئیشی پێکە، ئەمە معنای چییە؟ ڕسوولە. و تقیم الصلاة، دووەم ڕوکن لە ئەرکانەکانی ئیسلام کە پێناسەی ئیسلام دەکا پێغەمبەر عليه الصلاة والسلام چییە؟ وتقيم الصلاة أي تأتي بها قائمة تامة معتدلة. تقيم الصلاة فرقية للنيوان إقامة الصلاة وأداء الصلاة، چییە فەرقەکە؟ وكلمة الصلاة تشتمل الفريضة والنافلة، هردوكي دقريتها فرزكان ونافلش. وتقيم الصلاة وتؤتي الزكاة، بمعنى تعطي زكاة شيا هي المال الواجب بذل لمستحقه من الأموال الزكوية تعبدا لله، يعني واجبك لسر أو كساني كوا باريانيا خوا بيداون كنصابك دبيت أبي بيدا واجبة بيدا بكي بمستحقكاني أو صنفانك لا قرآن باس كراوة. زكاة پارەکەم ناکاتەوە، لە مقابلی زەکاتیش کەوا شتێکە مطلقە چییە؟ سەدەقەیە،
صدقه ما نقص صدقة من مال وتصوم رمضان أو شيشك للركن كان إسلام لبيناسكي بيغمر عليه الصلاة والسلام بو إسلام أويا كوا إنسان خوي بقريت لو مفطراتاني كوا روجودش كينن كاتكي ديارة لكي وكدس بيدكا ولكي كوا طواو دبيت والركن بينجمش وتحج البيت واتا قصد تبي نية تبي كوا بروي حجي ماري خواي برودقار بكي إن استطعت إليه سبيلا أويش رحمي خواي برودقار لسر عبدكاني أو كتوانا النبي واجب نية لسري برات يعني مكلف نية بلام أوي كتواناي هبو وهيج ريقريك نبو استطاعي هبو أو كاتا واجب دبي كوابرا حجك بكا إني استطعت إليه سبيلا أو نعمتك خواي بردقارا كولام داداته بيغمر عليه الصلاة والسلام ليرة جبريل دفرمي صدقت راست فرمو كابراكي غريب نديدا كسناي ناسيه خوي برسيار دكاتو خوشي دلي ولا طواوا ولا مكان طواوا واتا چيا اما اصلا ولا ميار خوي بي هر دزاني خوي اوشته دزانيت خوي دزاني بلام بو دانشتوان واني كدانشتون لو مجلسه سيربو شون برسيار كاو دوايش عليه ولا طواوا ولا مكان طواوا قال عمر فعجبنا له يسأله ويصدقه ووجه العجب يعني عجبك لكويا سيرك لكويا سرسرمانك لكويا دائما أويك ما وصان كبرسيار دكا أو معلومي لا نية وانيا اسم برسيار دكم لما مصطايك لأهل ذكر فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون من برسيار دكم أما زانياني مدسكويا إيه باش أم برسيار دكا ودواي خوي شتكي للايا شتكي لا بويا جي بو جي سرسرمان ديار ام بياوه كهاتوه شأنكي هي بابزانين كوتايكي بچي اگات كوتايكي بچي دكات برسياري دوام ما وصان لسر چيا لسر ايمانا ما برسياري يكم طوابو برسياري دوام لسر ايمانا عن الايمان قال فاخبرني عن الايمان أي قال جبريل يعني جبريل برسيار دكالا بيغمر صلى الله عليه وسلم يا محمد درباري إيمان ولا متشيا إيمان للغة إقرار اعتراف وملكجبون قبول أما إيمان للغة كإنسان أبي كاتك إيماني بخواو ببيغمرو بيغمبرانو كتابكانو ملائكتو روجي دوايو روجي قدر خير وشري يعني أم إيمانا أبي كإقرار بكي بلسانة تصديقي بكي بقلبت عملي بكي بجوارحت أو إيمانا إن جاء إيمان أوج رقيني كواتو وريشي بقري قبولي شي بكي ملكتيش ببيت أجر برسياري بكين أهلي كتاب إيمانيا بخواها يا بالقمان ايه بالي أي أجر إيماني نبي والشرع قبول لكن أبيت معي أويك إيمانك كان نفي بكاتو ليام بسينتو بإيمان بن استجوا لكو قاوركان إيمانيان ببيغمبر نينا عليه الصلاة والسلام وايا إيمانيان بينا استيامي مسلمان هر لكوتاي سورة بقرة لا نفرق بين أحد من رسله بس أوان
تفرقة دكن وانيا إيمانا ببيغمر نية إيمانا بوشرع نية كوا هاتوه بيغمر عليه الصلاة والسلام ليرة دتوانين برين صفة إيمانيان هي جابوه أوشتا أبي إنساني مسلمان ئاگاداری بێت چونکە ئەڵێت الشيخ ابن عثيمين أو قصي أوى ولذلك يخطئ خطأ كبيرا من يقول إن أهل الكتاب مؤمنون بالله وكيف يكون ذلك وهم لم يقبلوا شرع الله ولم يذعنوا له فاليهود والنصارى حيث بعث رسول الله صلى الله عليه وسلم كفروا به وليسوا بمسلمين ودينهم دين باطل ومن اعتقد أن دينهم صحيح مساو لدين الإسلام فهو كافر خارج عن الإسلام فالإيمان قبول وإذعان يعني مسألة زياتر تفصيلي دويت زياتر بقرينه بوي لبرأوي كإيمانيان بيغمرنا هنا وعليه الصلاة والسلام إيمانيان بالشرعي بيغمرنا هنا وبو إسلامنا هنا جابوي على الدين كشيان شيا دينكي باطلة أواني كوا يستا أصلا دينكيان شيا محرفة تحريف كراوة يعني نسروا دينا نماون كوا خواي قورا بوياني ناردوا نسروا كتابا نماون كخواي پروردگار بوياني نازل كردوا وكو توراة انجيل او تحريفي زورتيا كراوة ودا فرميت لولا مكا بيغمر عليه الصلاة والسلام والإيمان أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره أما شش ركنة للركن كاني إيمان إسلام بينج الركنة كبيغمر عليه الصلاة والسلام دياري كردوا وإيماني شش ركنة يكميان أن تؤمن بالله إيمان هنان بالله سبحانه وتعالى إيمان هنان بكورتي ما وصا إيمان هنان بالله سبحانه وتعالى چوار شد دقريته چوار شد يكم إيمان بوجوده سبحانه وتعالى أما يكم شتا إسا خلق يكيا وادعاء دكا كوا وجودي نية الله سبحانه وتعالى والعياذ بالله وكم ملحد كان كوا ادعاء دكان كالله وجودي نية هوش مش تمركي زوزور قوري لسرا بلام سركي ما يبوج بون ولا آخرة إنسان كإيمان بين البخوا أبي إيمان بوجود الله بينت كوا الله موجودة خالي دوميان الإيمان بانفراده بالربوبية أن تؤمن بأنه وحده الرب وأنه منفرد بالربوبية همش خالك كوا إنسان إيماني بخوابه إيماني بالربوبية الله به كخوي خاوني بونورا رب خالقة مالكة مدبرة أو الله سبحانه وتعالى أو كبشري دروس كردوا مخلوقاتي دروس كردوا سيميان الإيمان بانفراده بالألوهية براستي أوش زوزور جرينجا كوا همو عبادتك أبي سر فكرة بو الله سبحانه وتعالى بو خواي پروردگار وما خلقت الجن والإنس إلا ليعبدون معناه لا إله إلا الله ويكواتو عبادة كان توا بو كيبي بو خواي پروردگار بيت يعني التوحيد وكو علماء يسك تقسيم يعني كردوات شيء ما بيوتري توحيد الربوبيات توحيد ألوهيات وتوحيد أسماء صفات أما إيمان كبانفراد بألوهية الله سبحانه وتعالى يت شريك كينيا لا إله إلا الله وحده لا شريك له وتشوار مشان أن تؤمن بأن لله سبحانه وتعالى أسماء وصفات أسماء وصفاته هي الله سبحانه وتعالى إنسان أبي بوجه لائقيك ولائقة شان الله سبحانه وتعالى إما إيمان من بأسماء صفات كان هبيت بأوي تحريفي كين بأوي تعطيلي بكين بأوي تكييفي بكين بأوي بيتشوينين تمثيلي بكين نابت إن جاء لمسألة أسماء وصفات شاء إنسان أبي أقدار بي زور نشتناو عمقوا يعني دواير رايدة كشي بو عندك مسائل أبيت جاي مشتمر وعندي جارش أو مشتمرانة سيركي لنيوان مذاهب كان روي داوة كانها مذاهب يعني كدوريش نبون من مذهب أهل السنة والجماعة
لباب أسماء وصفاته كيشان هيا إتر إتر مقابلة كان إتر دستكرت بتشي مناقشات ومجادلات ومناظرات أو مسائلنا أو إكهاتوا إنسان إيماني بيبه هرچون پیغمبر عليه الصلاة والسلام روني كردوتوا صحابة كانش لسريبونا إنسان بوشي وازن نتشتناو عمقوا نتشتناو هندك وردكارية يعني كبيويسناكا بلام تو وكو مسلمانك وكو إيمان دارك إيمانت بأسماء صفات الله سبحانه وتعالى إيمان بملائكة كان شي دقريتوا يكم إيمان بويكا ئەوانەی کە نایان هاتووە ئیمانمان پیان بێ وەکو سەد جبریل هاتووە اینجا میکائیل هاتووە مەلەک المەوت هاتووە ئیسرافیل هاتووە ئەمانە ناوەکانیان هاتوون و ئیمانمان بۆ شێکەوە هەر یەکێکیان چیان هەیە وەزیفەیان هەیە خوای پەروەردگار وەزیفەی بۆ داناون بۆ نمونە سەد جبریل وەزیفەی گەیاندنی وەحیە ئیسرافیل وەزیفەیەکی هەیە میکائیل وەزیفەیەکی هەیە مەلەک المەوت وەزیفەیەکی هەیە کە ڕۆح کێشانە ئەوەش بۆ خۆی لە بابی کتوبی عەقیدە بە تەفسیلی باسی ئەم ئەرکانە کراوە هەر شەش ڕوکنەکە کراوە ئیمان بە کتوبەکان ئەوەی کە خوای پەروەردگار ناردوویەتی بۆ ئەو پێغەمبەرانە بۆ میلەتانە ئیترەوانی کەوا باس کراوە وەکو تەوراتە و ئنجیلە زەبوورە و قورئانە صحوفی ئیبراهیمە مەسەلەیەک دێتە پێشەوە مامۆستایان ئیشکردن بە شەرع ما قبلنا شەرعی ما قبلنا شەرعی پێش ئیسلام ئایا ئیشی پێ دەکرێ یا پێ ناکرێ ناکرێ بەڵێ مامۆستا بارك الله فيك علماء وەکو مامۆستا فەرمووی لە ئوسوڵ الفقه بەجوانی باسییان کردووە بەڵام سێ چۆن بڵێ بە سێ مەرج یەکەم یانەوەتانی موافقی شەرعی ئێمەیە کە موافق بوو ینی شەرعی خۆمان شەرع و تاو ئەو یەکەم کەویش موافقە تاو ینی ئێمە ئیش بە شەرعەکەی خۆمان دەکەین یانەوەتان مخالفی شەرعی ئێمەیە ئەوە ئیشی پێ ناکرێت دوو ممکنە لە شەرعی خۆمانە هاتبێت نەئەوەتانێ موافقی بێ نەوەتا مخالفی بێ ئەمە چییە لەم حاڵەتە مەسکوت عنه بەو شێوازە تۆ تعامل لەگەڵ شەرع ما قبلنا دەکەی ئیتر ئەگەر مخالف بۆ نایکەی موافقش بوو دەیکەی اینجا کتاب بە کتوبیش الإيمان بالكتب چوار شت دەگرێتەوە یەکەم أن تؤمن بأن الله تعالى أنزل على الرسل كتبا یەکەم ئیمانمان بەوە بێکەوە خوای پەروەردگار کتێبی ناردووە بەس بۆ کێ بۆ پێغەمبەران نازڵی کردووە بۆ پێغەمبەران دووهەم ئیمانمان هەبێکەوە ئەو کتێبانی کە الله سبحانه وتعالى ناردوێتە خوارەوە صحیحن نەکو ئەوانەی کەوا دوایی کە دەستکاری کراوە خاستن کتوبەکانی تر غەیری قورئان محفوظە إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون سێهەم ئیمانمان بەو ئەحکامانە هەبێت کەوا تێیدان و بە تایبەت ئەوەکانی تر کە مخالفەی شەرعی ئێمە نین ئیمانمان پێی هەبێ بەڵام مخالفە بوو ئەوە چیە و شەرع من قبلنایە کە باسمان کرد چوارەمیش ئیمانمان بەوەی هەبێتەوە ئەوانەی کە ناویان دیاری کراوە ئیمانمان پێەیە ئەوە وەکو باسمان کرد تەوراتە ئەوە ئنجیلە ئەوە زەبوورە و صحفی ئیبراهیمە ئەوە قورئانە ڕسوولی ئیمان بە ڕسوول چییە ئیمان بە ڕسوول کەوا ئیمانمان هەبێ الله سبحانه وتعالى پێغەمبەرانی ناردووە طبعا ڕسوول لە کێیە لە بەشەرە وانە کە ناردوێتی ئەوەی هەسەس تەماشا هەموو پێغەمبەران بکەی هەمووی بەشەرن هەندێک جار وشەی ڕسوول دێ و هەندێک جار وشەی نەبیش دێت فەرق و جیاوازیان چییە کتابی بۆ هاتووە و
بیگەیەنی شوانە نەبی وایە نەبی وایە ممکنە پرسیارە تر بکرێ فایدەیان چی ئەوانە کە ڕیسالیان بۆ ناتۆ و کتێبیان بۆ ناتۆ و تەبلیغ بکرێت وایە بە بیرهێنانەوەیە یعنی هەر لەسەر ئەو ڕێچکەی کەوا پێش ئەوە هاتووە یەکەم ئێستا ئادەم ڕسوول بووە یان نەبی بووە وانە یەکەم ڕسوول کێیە نوح یەکەم ڕسوول نوحە وانە کتێبی بۆ هاتووە باش وأول الرسل چيا نوح عليه السلام وآخرهم كيا محمد صلى الله عليه وسلم بينج معناه أولو العزمة كيو كان نوح إبراهيم موسى عيسى لقل پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبران عليهم الصلاة والسلام أعلى طبقات چين مروفن أعلى طبقات مروفن كوا خواي پروردگار أو نعمتي لقليان كردوا بلغمان ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء دعاء والصالحين فالنبيون يدخل فيهم الرسل وهم أفضل من الأنبياء ثم الرسل أفضلهم 5 وكباس مانكر ككيا أولو العزم وأفضلهم محمد صلى الله عليه وسلم أنا سيد ولد آدم أنا سيد ولد آدم هو پیغمبر عليه الصلاة والسلام عندك كان قشنة مرتبة چي خلا وكوكيا إبراهيم عليه السلام خليل الله آية پیغمبر صلى الله عليه وسلم خليل الله يا بالي أو أوش أو صفتيها وكو خواهي قورش فرمي واتخذ الله إبراهيم خليلا إيمان بالروجي دعايش أويك الروجي قيامت دعا روج إنسان أبي إيماني بيبي بوعلن آخر يوم الآخر دعاء أم دنيا أو دنيا دي أو طواوي ترى الدنيا لدعاء والدنيا كتير للدنيا كتير نيا آخر مراحله قناغ كاني نوي آدم چونكي مراحل كاني إنسان تشيا ناوسكي دايكي دعاء أوا دنيا برزخ روجي دعائي روجي دعائش إيمان بيهناني چەند شتێکە گرێتەوە إيمان بوقوعه يعني أو خواهي پروردگاری ترى خەڵکە کە ئەمرێ دوای لە چییە لە قەبرەکانەوە دەریان دێنێت دووەم الإيمان بكل ما ذكر الله في كتابه وما صح عن النبي صلى الله عليه وسلم مما يكون في ذلك اليوم الآخر أو كالرودة دات أبي إيمان من بيبي أو كالقرآن هاتو لا فرمود صحيح كان بيغمر هاتو عليه الصلاة والسلام إن جاء أوشتانش كوا رون كراوت الزياتر بونمونا لس فرمود كان بيغمر عليه الصلاة والسلام وكو حوض وكو شفاعة صراط أوشتاني كوا لقرآن شاباس كراو لبابي باس كردني جنات بهاش لباس كردني دوزخ وآقر أو نعيمانا أو أبي إنساني مسلمان إيماني بيبيت وهروها إيمانيش بشي بنعيمي عذابي قبر وبنعيمي قبر بعذابك شي إيمان بخوشكاني ناو قبر وهروها نارحتكان سزاكان شي أمش ثابت بو لقرآن وسنة إجماعي سلف وتؤمن بالقدر خيره وشره وهنا أعاد صلى الله عليه وسلم فعل تؤمن لأهمية الإيمان بالقدر يعني سواء كان ترشيها تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر ليرتشي عليه
چی دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وتؤمن بالقدر خيره وشره بو أهمية إيمان بقدر لأن الإيمان بالقدر مهم جدا وخطير جدا إنسان أبي بورديت يبقى لا مسألة قضاء وقدر قضاء وقدر چەند شتێکە گرێتەوە ئیمان بە قەدەریش یەکەم ئەوەیە تۆ ئیمانت بەوا بێ کە خوای پەروەردگار محیطە بە هەموو شتێک جملة وتفصيلا وكل شيء أحصيناه في إمام مبين ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون وهروها تؤمن بأن كل ما حدث في الكون فهو بمشيئة الله حرشتك لنبونا وراء الرودة دادبا ويستو مشيئتي الله سبحانه وتعالى وهروها مسألة خلقش الله سبحانه وتعالى خلقي دروس كردوا إيمان من بيابي كهمشتكي دروس كردوا وخلق كل شيء فقدره تقديرا سؤالي سيما مصيان برسياركات جبريل عليه السلام درباري إحسان برقيكي زور كرت معناكي زور قورا أن تعبد الله كأنك تراه أولا مجوانا أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك أما بابك زور عظيمة يعني خاصة الإنسان لمسائل عبادته على مسائل خواپەرستیە يعني بوش شێوازە عبادتك بقات أو مقامة كواكو بيغمر عليه الصلاة والسلام تفرمي أن تعبد الله كأنك تراه أماش بچي أبيه بإخلاصه بشون كوتني بيغمر دبيه صلى الله عليه وسلم بتحقيق يعني بإدعاء بشتيك بس تو إدعاء أو بكيتو بن إيمان بخواي وبإخلاص بو خواهي ولا عبادته شون كوتو بيغمرم عليه الصلاة والسلام يعني بوشي وازع عبادت بك كتشيا باشتياقه يعني لذت ببينيت خوشي ببينيت لو عبادتي كواديكات أبي إنسان بوشي وازع عبادت بك عبادتك هر بريتينه بالعادة تو حسبك كواب كاتك أشي تسر نوجكا كألين الله أكبر يترتو أبي براستي أويك يعني متعلقة وبيوندي بم دنيا وهي شيء لا يبي دوري كيتوا خوابنا من دا إما زوربي بروجكان من زوربي بلانكان من لكاتي نيوجا بوماندت شيطانيش لعنتي خوای لێبێ زیاتر یارمەتی دەدا هەر مامۆستایەک دەیگێڕێتەوە دەڵێ نوێژم کرد 6 ڕکعاتم کرد یەک کەس نەیوت کاکەوە چیت کرد سبحان الله لا حول ولا قوة إلا بالله غەڵەتێک شتێک هیچ هەر تەواو 6 ڕکعاتشم کرد و سەلام دایەوە تەواو هەر کەسێک نەیوت باش ئەمە خەڵکە لەکوێ بوون فکریان لە چی دەکردەوە يعني ديار زور تقوان برز بتو عقان ليش نما وكان ركعاتكن ممكن أوش بيت يعني إن جاء إنسان كاتك عبادتي خواي بردقار دكا حضوري قلبي هبي إخلاصي بخواي بردقار بي أجر أو مرتبة دواي أجر أو نبو فإن لم تكن تراه فإنه يراك زور معناها هي ما مستعان خوش يستان يعني إن الله كان عليكم رقيبا يعلم خائنة الأعين وما تخفي الصدور بخوا هیچ شوێنێک نییە هیچ شوێنێک لەسەر ئەم زەویە لە عاسمان لە ناو دەریاکان بەبێ علمی خوا و بەبێ چاودێری خوا و بتوانێت یەک مەخلوق بجوولێتەوە پێی نەزانێت یاڕاک دەمان بینێ دە ئینسان بگاتە ئەو مەقامە مامۆستایان بگاتە ئەو پلەیە کە ئیتر بزانێ خوای پەروەردگار دەیبینێت ئەمە چی لێ دەکا سلووکی باش دەکات ئەخلاقی باش دەکات عیبادەتەکانی باش دەکات کاریگەری دەبێت بەس ئەو پلێش بە ئاسانی دەست ناکەوێت بەخوا بە مجاهدەت دەستی دەکەوێت بە دوعاکردن و پاڕانەوە اینجا بە پەروەردەکردن بە یعنی نەفسەکانمان ملکەچکەین بۆ شەرعی خوای پەروەردگار بەو شێوازە ئێمە ئەگەینە ئەو پلایە
کەوا زۆر مهمە ئینسان بتوانێت بگاتە ئەو پلەیە عیبادەتی خوای پەروەردگار بکە و مخالفەی ئەوامری خوای پەروەردگار نەکات. دوو مەرتەبەی ئیحسان، مەرتەبەیەکی مەرتەبەی تەڵەبە، ئەن تەعبود الله کەئەنەکە تەراه. مەرتەبەی هروبیشە یعنی خەوف، ئەوەش ئەوەیە کە فإن لم تكن ترى فإنه يراك. جا بۆ ئینسان ئاگادار بێ ويحذركم الله نفسه لە ئالی عیمران هاتووە. ثەمەراتی ئیحسانیش بەڕاستی زۆر زۆرە. یەکێکەوەیە کە ئینسان ئەگەر گەشتە و پلەیە کە ئیحسانی جێبەجێ کرد ڕەحمی خوای پەروەردگار بەدەست دێنێت. دووەم ڕێگایەکە بۆ بەدەستهێنانی خۆشەویستی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. سێیەم سەبەبێکە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت زیاتر فێری علومی شەرعی ببێت، تەفەقوه بکات لە دینەکەی خوای پەروەردگار زیاتر تێبگات. یەکێکە لە ئەسبابەکان کەوا دەبێتە ینی مەرتەبەیەکەی تر وەکو چۆن بڵێم ئەبێتە مەرتەبەی موحسین، ئەو کەسە زۆر ئیحسان دەکا پێی دەوترێت چی موحسین، ئەوانەیە کە زۆر ئیسفادە لەو ئیحسانی خۆیان دەکەن و ڕێگایەکیشە بەرەو بەدەستهێنانی بەهەشتەکەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. خاڵی چوارم و پرسیاری چوارم کە جبریل دەیکات لەسەر دەربارەی چییە؟ عن الساعة. ساعة چییە؟ قيام الناس من قبورهم لرب العالمين يعني البعث، وسميت ساعة لأنها داهية عظيمة، يعني شتێکی زۆر گەورەیە. يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لێرە یەکسەر جواب ناداتەوە وەکو ئەوەکانی تر جوابی دایەوە وانە، بەڵام لێرە لەبەرەوەی ئیشی ئەو نییە ئاگاداری ئەو کاتە نییە ساعات کەیە، بۆیە دەڵێت دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ما المسؤول عنها يعني نفسه صلى الله عليه وسلم بأعلم من السائل. حتى السائلەکەیش نازانێ کەیە، کە جبریل دەزانێ کەی ساعەتە نازانێ. ئەمە علمی لای کێیە؟ لای الله سبحانه وتعالى. يسألونك عن الساعة أيان مرساها قل إنما علمها عند ربي. يعني نا ئەوەی کە وەڵام دەداتەوە دەزانێت کەیە، نە ئەوەشی کەوا پرسیار دەکات دەزانێ کەیە. بۆیە جبریش زۆر لەسەری نەڕۆشت عەلەیهی سەلام، یەکسەر داوای چی کرد؟ داوای ئەماراتی ساعی کرد. نیشانەکانی ساعەت چییە؟ پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام هەندێ لە نیشانەکانی باس کرد لەو حەدیسە. ئەن تەلیدە الئەمەت رەبەتها. ربتها معناه چییە؟ يعني ربها. أن تلد الأمة أي الرقيق المملوكة، ربها أي سيدها. يعني هندي جار أو خزمتكارة، يعني أو عبدها ئافرەتە أو أمتا منداڵی دەبێ، ئەو منداڵە چی دەبێ؟ ئەبێتە سەید، يعني ئەبێتە گەورە. جا بۆیە ئایا مراد بە عینی خۆیەتی یان جنسە؟ لێرە عولەما اختلافیان هەیە ڕەحمەتی خوایان لێبێ. فمنهم من قال المراد أن تلد الأمة ربها، يعني أن تلد الأمة من يكون سيدا لغيرها لا لها. يعني منداڵێکی دەبێتە گەورە نە بۆ خۆی بەڵام بۆ خەڵکانی تر دەبێتە گەورە، دەبێتە سەید. فأما لێرە معنای جنسە، وعندێکشیان دەڵێن معناکەی بەعینە ئەن تەلیدە سەیدەها ئەو سەیدەتەها، نە هەر دەبێتە گەورەی خۆشی چ لە پیاو بێیان ئافرەت بێت. الشيخ ابن عثيمين رحمة الله عليه فرمي ولكن المعنى الأول أقوى، أن الإماء يلدن من يكون أسيادا مالكين، يعني فهي كانت مملوكة في الأول وتلد من يكون أسيادا مالكين، وهو كناية عن تغيير الحال بسرعة.
یعنی گۆڕانکاری زۆر بەپەلە دێت زیاتر ئەوە کینایە بۆ ئەوە کینایە بۆ ئەوە چونکە ئێستا ئەگەر تەماشای واقعە بکەین ئەوڕۆ واقعەکە ڕۆشتەوە هەبووە ئەمەت هەبووە بەس لەم واقع ئێستا نییە هەندێک شوێن هەیە هەندێک شوێن ماوە بەس بۆ شێوازە نەماوە ینی خاڵێکی ترکە ڕوونی دەکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وأن ترى الحفاة العراة العالة ینی ئەمانە سەیرکای سبحان الله هەرێکی صفەتێکیانەیە پێپەتی هیچیان لە پێ نییە هیچیان لە بەر نییە ینی دوایش فەقیر و هەژاریشن ئەمانە سبحان الله کە صفەتیان وایە چیەکەن يتطاولون في البنيان يتطاولون في البنيان دوای ئەوە ینی دەوڵەمەند دەبن گۆڕانکاریەک وا دێتە سەریان ئەم کەسانە دەوڵەمەند دەبن کە دەوڵەمەندیش دەبن چیەکەن بزان منافەسە دەکەن کامنی بەرزتر بێ بینایی بەرزتر دروستکە جوانتر و وەڕێک و پێکتر و ئیتر و منافەسی کەیسە لە جیهانە دەیبینین لە جیهانە دەیبینین خەڵکانێکە بۆ هیچیان نەبووە بەڵام ئێستا بوونەتە خاوەن ئەو قەسر و قوسوورە و بینایە بەرزانەی کەوا چۆتە ئاسمانە ئەڵێ ئایا ئەو شتە ڕووی داوە دەبیندرێت ئێستا بێگومان هەر سەردەمێک مامۆستایان بۆ سەردەمێکی تر جیاوازە ئێستا بۆ خۆی لە خودی مەدینە شتیوا ڕووی داوە لە کات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی هەتا وەفاتشی شتیوا ڕووی دابوو نەبووە بزانە ینی ئەم مەسەلەی ساعاتە ئاوهایە ینی ڕۆژێک لە ڕۆژان شێوازێک دێت لە ڕۆژێکی تر شێوازێ دێ علامەتێکی تر دێت تا ئەو ڕۆژەی کایتر دنیا کۆتایی پێدێت ثم انطلق فلبثت مليا ینی ماوەیەکی درێژ مامەوە وەک وەهجورنی مەلیە ئەی مدەتەن طەویلە ماوەیەکی درێژ اینجا ثم قال يا عمر کێ دەڵێ پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام بە عومەر دەڵێت والقائل النبي صلى الله عليه وسلم أتدري من السائل قلت الله ورسوله أعلم ئەمەش ئەدەبێکە لە ئەدەبەکان طالبی علم بەڕاستی ئەگەر شتێک نەزانێ نابێ بڵێک ئەو شتە وایە یەکسەر جواب داتەوە بڵێ لا ئەدری یان ئەدەبیان ئەوان وا بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە سەحابەکان لە حوزووریا دانیشتون شتێکیان نەزانیوە الله ورسوله أعلم پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام پیان دەڵێ فإنه جبريل ولعل النبي صلى الله عليه وسلم وجده فيما بعد وسأله أتدري من السائل أي تعلم من هو فقال عمر الله ورسوله أعلم وهذا يدل على أن عمر رضي الله عنه لا علم له من هذا السائل عمرش نيزانيو كوا أم بياوة كيبوا نيزانيو كوا جبريلا بويا بيغمر عليه الصلاة والسلام ده فرميت فإنه جبريل الإشارة هنا إلى شيء معلوم بالذهن أي هذا جبريل بۆچی هاتووە وەزیفەکەی چی بووە لەم پرسیارانە ئەتاکم یعەللیموکم دینەکم هاتووە کەوا فێری دینەکەتان بکات فێری دینەکەتان بکە یعنی بەم سیغەی سوال و جوابە بۆ ئەوەی کە تەئسیری زیاتر بێ ئەم هەر لە ئوسلوبی پەروەردەش بەو شێوازەیە گەر ئینسان کە پرسیار بکات وەڵام بدرێتەوە لە ڕێگەی پرسیار و وەڵامەوە زیاتر معلوماتەکە ئاسان دەبێ و دەگات و سوادێکی زیاتریش دەبێ فوائد لەم حەدیثە مامۆستانی بەڕێز ئەوەیە کە ئینسان پرسیار بکات دەربارەی علمێک کە سوودی هەبێت لە دنیا و لە ئاخرەت و پرسیاریش دەربارەی شتێک نەکاکەوە هیچ سوودێکی نییە اینجا دوای ئەوە ئەدەب ینی بزانە حتا جبریل صفەتی دانیشتنەکەی چۆن بوو سەر چۆک لە نزیکی پێغەمبەریش بوو عەلەیهی سەڵات وەسەلام ینی تاڵبی علم خۆی تاڵبی علم نییە بەس هاتووە معلوماتەکان بگەێنێ بەڵام وا پیشان دەدا کە تۆ ئەتەوێ علم وەربگری بەو شێوازە بە دانیشە لە پێشی شێخەکەت لە پێشی مامۆستاکەت بەو شێوازە
فێر ببە بەو شێوازە فێر بە وەکو باسمان کرد یەکێک لە سوودەکانی تر ئەوەیە کە لە ڕێگەی پرسیارەوە یانەوە تا خۆت ئەتەوێت معلوماتێکت دەستکەوێ یان ئەوەتانێ خۆت معلوماتەکەت لەلایە بەڵام ئەتەوێت لە ڕێگەی پرسیارەوە ئەڵێ مامۆستا دەربارەی ئەو مەسئلەیە ئەو بابەتەیە چییە ئەتەوێت مامۆستا جواب بداتەوە وەڵام بداتەوە بۆ ئەوەی ئەو دانیشتوانی کە لە نزیکی مامۆستان سوود وەربگرن ئەوەش ئوسلوبێکی جوانە بەڵام ئەوەی کە خەتەر بێت ئەوەی کەوا باش نەبێ ئەو پرسیارانەیە پێوترێت تەنەممر یعنی وەکو پڵنگ نییە لە کەمیندای بۆ کێ بۆ شێخەکەت بۆ مامۆساکەت ئەتەوێت پرسیارێکی لێ بکەی ئیحراجی بکەی باشە بەگیری بێنی خۆش ممکنە معلوماتەکەت لابێ بەس بزانی تاقی بکەیتەوە ئەم مامۆسایان معلوماتی یانی ئیحراجی بکەی هەندێک پرسیار سان نابێ ینی ئەو صفەتی تەنەممڕی هەبێ وەک لە کەمینابی بۆ مامۆساکەت ئەوە شتێکی باش نییە ئەوە ئەدەبێکی باش نییە کە ئینسان لە حزوری مامۆساکەیە اینجا خاڵێکی تر ئەوەیە مامۆستا مەسەلەی چیە مولازەمە ینی ئینسان ئەو لەو مەجلسانە زۆر گرنگە کە مولازمەی تیا بێت تۆ لەگەڵ مامۆساکی بۆ خواسڵحاو خاوەن علم خاوەن عەقیدەیەکی پاک لە خزمەتیابی علمەکە وەربگریت ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە اینجا ئەو مەجالیسانە بوونی هەر هەبێت بزانێت چەند ئیسفادەی هەیە بۆ ئەو مەجلیسەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو تەواضوعی خۆی لەگەڵ سەحابەکانە دانیشتووە ئەوە نەفەرێک دێت بە شێوەی پیاو کە ئەوەش جبریلە کە ئەویش یەکێ سوودێکی ترە کە مەلایکەت خۆیان دەگۆڕن بە شێوازێک کە خوای پەروەردگار ئیزنیان بدات ئەوش بۆ شێوازەی ئینسان هاتوۆتە ناو ئەو مەجلیسەوە ئیمانیش وەکو باسمان کرد قەولە عەمەلە لەگەڵ نیەتە قەول بە لیسانە و تەصدیقە بە جینانە و ئیشکردنیشە بە جەوارح ئەم حەدیسەش دەلالەتە لەسەر ئەوەی کە ئینسان فێری ئوموری دینەکەی ببێت بە تایبەت ئەو علمانەی کە ماوەسا جەهل لەسەر خۆمان لا ئەبات ئەوە واجبە کەوا هەر شتێک جەهل لەسەر خۆمان لا بە ئەبێ ئینسان فێری ببێ یعنیەوە تۆ فێری دینەکەمانی کردووە مەسەلەی ئیسلام ئیمان اینجا دوایەوە مەسەلەی ئیحسان دوای ساعەت و ئەوەی کە پەیوەندی بە ساعەتەوەیە خاڵێکی تر ئەوەیە مەسەلەی ئیحسان لەم ڕۆژانە ئێمە زۆر پێویستمان پێیەتی کە هەز بە معیەتی الله سبحانه وتعالى بە مراقبەی خوای پەروەردگار بکەین لە عیبادەتەکانمانە خەلەلی تیان نەبێت بەو شێوازە بکەین کە خوای پەروەردگار پێی خۆشە پێی ڕازیە لەسەر منهەجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان شتێک نەزانێ بڵێ نازانم لا ئەدری نصف العلم شتێک کە نازانین بڵێ نازانین زۆر ئاساییە کەس زۆری لێمان نەکردووە نابێ ئێمە لەبەر ئەوەی کە ئیحراج نەبین پرسیارێکمان لێ دەکرێت مەجلیسێکە یان مامۆستایەکە بانخوازێکە عالمێکە لەسەر شاشەکانە تەلەفۆنێکی بۆ دەکەن مباشرە پێی شەرم بێ پێی عیب بێ بڵێ نازانم ئەوە ناخۆشترە ئەوە خەتەرترە کەوا تۆ وەڵامێک بدەیت دەربارەی مەسئلەیەکی شەرعی مەسئلەی حەڵاڵ و حەرام ئێمە کۆکە چییە ئیمزاکردنە ئەگەر شتەکەت نەیپێکی بە بەڵگە نەبێ زۆر خەتەرە ئینسانە بێ ئاگدار بێ پرسیار کرا عومەر وتی الله وەڕەسوول ئەعلەم نازانێت کێ ئەم کابرا نازانێت کێ خۆ نابێت لە خۆی بڵێ کاکە فڵان کەسە ئەمە ئەم دەردەی هەیە لە ناو مامۆستایان کە هەندێک جار ئیحراجە بن فتوایەک دەدەن دوای خاستن لەم سەردەمە مامۆستا سەردەمی سۆشیال میدیایە کە قسەیەک دەکەی دەڕوایەک سەر کە ڕۆژ کاکە دوای چۆنی گەڕێنیتەوە ئەبێ جارێتر بیتەوە سەر شاشە و قسێ بکەی بڵێ کاکە ئەوش هەر چاکە فەزیلەتە کە ئینسان بگەڕێتەوە بەس هەیە ناشگەڕێتەوە فتوایەک دەدا و تەواوی خەتە ئەو سۆشیال میدیاوی تر بەلبەلەیەک و مشکلەیەک و کێشەیەک دروست دەکات خەڵکێک مەشغوڵەکە بەخۆیەوە سێرەکەی ئەگەڕێیتەوە بۆ قورئان و سنەت و فەهمی سەلەف و عولەمایانی ئەم ئومەتە سەرکی وان نییە ئەم کابرا لە خۆیەوە قسەیەکی کردووە یان بۆی ئیحراج نەبێ ئەوەی کردووە
بۆیە لا ئەعلەم لا ئەدری شتێکی زۆر ئاساییە کە ئینسان بەکاری بێنێت لە ڕۆژانەی خۆیان بەتایبەت ئەو کەسانی کەوا گەشتنەتە مەرتەبەیەک کە فتوا دەدەن ئاگاداری فتواکانیان بن. هەر ئەوەندە بەسە ئەمڕۆ ئینشاءالله لە خزمەتی حەدیسی دووەم دەبین. حەدیسی سێیەمیش مامۆسایان لەبەرەوەی نەفسی بڵین حەدیسی یەکەمە هەر بە کورتی لە عەبدوڕەحمانی ئەبی عەبدوڕەحمان عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وحج البيت وصوم رمضان ليرة باشو بيشكاتوا حج البيت وصوم رمضان رواه البخاري ومسلم أو زياتر بو أو يتيبقين لو ئەرکانی ئیسلامە بێ ئینسان بگەڕێتەوە بۆ هەموو بەشەکانی دەربارەی تەوحید بخوێنێتەوە و دەربارەی نوێژ بخوێنێتەوە بابێکی واسعە چەنەها کوتوب دانراوە و دەربارەی ئەوە پێوترێ وەکو فقهی عیبادات دەربارەی زەکات بخوێنێتەوە بەتایبەت ئەو کەسانی کەوا ئیتر زەکاتیان هەیە و زەکات بدەن و هەروەها دەربارەی ڕۆژ و گرتن ئینسان ینی زۆر خۆشە بە عیلمەوە عیبادەتی خوای پەروەردگار بکات. ئێمە نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان زۆر جوانە زۆر جێی خۆیەتی کەوا ئێمە مەتنێک لە مەتنەکان کتێبێک لە کتێبەکان چ بە کوردی بێ چ بە عەرەبی بێ بیخوێنەوە لەسەر ڕۆژوو بزانین ئەحکامەکانی ڕۆژوو چییە بە تایبەت ئەو مەسائلانەی کەوا سەردەمین کە نەوازلن بیخوێنینەوە. ئینسانێک ئەڕوا بۆ عومرە کتێبێک نامێلکەیە بخوێنەوە لەسەر عومرە بۆ ئەوەی بە جوانی عیبادەتەکەیت بکەیت بە جوانی عیبادەتەکەیت ئەنجام بدەیت. ئەوە زۆر جێی خۆیەتی بە عیلمەوە ئێمە عیبادەتەکان ئەنجام بدەین شارەزا بین لە دینەکەمان و هەروەها دەربارەی حەجە دەربارەی باقی ئەرکانەکانی ترە ئینسان ئەبێت بچێت بخوێنێتەوە گوێ بگرێ الحەمدلله ئەمڕۆ علم ئاسان بووە وەرگرتنی علم بەڕاستی ئاسان بووە دەتوانێت ئینسان علم وەربگرێ بە ئاسانترین شێوە بەڵام ئیرادی دەوێت بەڵام وەختی دەوێت هیممەت بەرزیشی دەوێت. لێرە دێنە کۆتایی دەرسی ئەمڕۆمان داواکارم لە خوای پەروەردگار زیاتر تێمان بگەێنێت لە دینەکەی سابت و جێگرمان بکە لەسەر دینەکەی خوای پەروەردگار ئەوەی کە پێمانی بەخشیوە ئیشی پێ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.